دکتۆر ڕۆبەرت مێرفی بەڕێوەبەر لە زانکۆی نۆرثوەسترن دەڵێت ئایا هەموو هاوڵاتیەک لە وڵاتدا لە ناکاودا ئەوەی بیرچۆوە کە ئەمریکا وا سەرگەرمی سەر و سەوداکردنە لەگەڵ پەتایەکی ترسناک؟ پەتای کۆڤید گرنگی بە سیاست نادات و پەتاکە لە کەسێکۆ دەگوازێتەوە بۆ کەسێکی تر. دەنگدانەوەی پەیامێکی ڕۆژانەی شارەداری شیکاگۆ لۆری لایتفود بۆ هاوڵاتیان بوو. مەترسیەکە ڕاستەقینەیە و لە ئارادایە و لەگەڵمان دەبێت بۆ ئایندەیەکی پێشبینی کراو. جا هەر بۆیە پێویستە ڕەچاوی خۆپارێزی بکەیت نەکەر تەنها لە پێناو خۆتدا، بەڵکو بۆ ئەوانەی لە دەوروبەرتن. مەترسی ڕوو لە زیادبوونی توندوتیژی و کاولکاریەکان وەزارەتی تەندروستی ناچار کرد بە شێوەیەکی کاتی بنکەی تاقیکردنەوە بۆ کۆڤید-19 دابخات. ئەم کارە ئێمە بەرەودواوە دەبە. جا لەبری ئەوەی بتوانین کۆنتۆلی ڤایرۆسەکە بکەین هەروەک هیوامان بۆ دەخواست. ئێستا لەم ئاستەدا دەمێنینەوە یان کەمێک خراپتر. دکتۆر مایکل لین پرۆفیسۆر لە زانکۆی ڕەش بۆ پزیشکی و نەخۆشیە درمەکان دەڵێت کاتێک گردبوونەوەکان کەم دەبنەوە دەشێت هەستی پشکنینەکان بۆ ڤایرۆسەکە بگەڕێتەوە بەر لە ناڕزایەکان. ئەگەر هەر زیادبوونە لە پەتاکەدا ڕوو بدات ڕەنگە هەفتەیەک یان 2 هەفتە دوای کۆتایی هاتنی گردبوونەوەکان بێت، واتە ئەو ماوەی کە پێویستە بۆ دەرکەوتنی نیشانەکانی پەتاکە لە کەسەکەدا. بەڵام دکتۆر لین تروسکاییەک لە هیوا دەردەبرێت بەوەی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ڕەنگە لە نێو ناڕزایاندا سنووردار بێت. لە دەرەوە بیت لەبری ئەوەی لە ماڵەوە بیت شتێکە لە ڕوانگەی کۆنتڕۆلکردنی پەتاکەوە لای ئێمە باشترە. لەو دەمەی ئاماری توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 2 ملیۆن نزیک دەبێتەوە. هەندێک لە ئەمریکایەکان تاوتوی مەترسیە تەندروستیەکان دەکەن کاتێک مافی خۆیان بۆ خۆپیشاندان بەرجەستە دەکەن.